ئێستا گەلێک لە قۆناغێکی زۆر هەستیار و زۆر گرنگ داین، بە تایبەتی لە دوای دەستپێکردنی ئەو پرۆسەی ئاشتێک کە بە دەستپێشخەری ڕێبەری ئازادی گەلان ڕێبەران بۆ دەستی پێکرد و بەزە دوای پەیامی 27 شوباتی ئەم ساڵ کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بۆ گەلی کورد و بۆ گەلانی تورکیا و بۆ ئاڕاستی جیهانی کرد. تیایدا هەڵبەتە لەو پەیامە جارێکی تر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەڕوونی دەستنیشانی کرد کە گەلی کورد پێداگری لەسەر پرۆسەی چارەسەری بە ڕێگەی ئاشتی ئەکات، وەکو چۆن بەڕێزیان لە ناو پارێزنامەکانیشانە لە ڕابردووشە بە دیاریکراوی زۆر جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە ئەگەر مێزێک هەبێ بۆ گفتوگۆ و چارەسەری پرسی کورد بە ڕێگەی سیاسی و دیالۆگ پێویست بە چەک ناکات. گەلی کورد چەکی لە پێناو چارەسەری پرسەکەیە لەبەرەوەی کە دەرفەتێکیان نێشتۆتەوە بۆ دانووسان و بۆ گفتوگۆ چەکی هەڵگرتووە. هەر بۆیە ئەگەر دەواازەیەک هەبێت بۆ گفتوگۆ و بۆ چارەسەرێکی ئاشتیانە، ئەوە گەلی کورد ئامادەیە و پێداگری لێکا و دەست پێشخەریشی بۆ ئەکات. هەڵبەتە ئەم پەیامەی بەڕێز ئۆجەلان لە کاتێکدایە کە بەڕێز ئۆجەلان دەست پێشخەری بۆ چارەسەری ئاشتیانەی پرسی کورد دەکاتەوە کە بینیمان ناوچەکە بە تایبەتی جیهان و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە ناو شەڕێکی زۆر بەرفراوان و ینی شەڕێکی زۆر سەختدا بوو و هەتا ئێستاش لەناو ئەو شەڕەدا کە ینی زۆربەی ئەم وڵاتانەی گردووتەوە و ڕۆژانە خەڵکانێکی بێگوناح ئەکرێنە قوربانی بەرژەوەندی دەوڵەتانی زلهێز لە پێناو پێشخستنی هەژمونی خۆیان، دەوڵەتانی داگیرکەری ناوچەکە، هێزە شەرخوازەکانی ناوچەکە. بەڵام لە دۆخێکی واشدا گەلی کورد دیسانەوە دەست بۆ ئاشتی درێژەکات و نەک تەنیا بە گوتار بەڵکو بە پراتیک بینیمان کۆمەڵێک هەنگاوی گرنگ هاوێژدا. ینی لە دوای پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پارتی کرێکارانی کوردستان پەکەکەش هەنگاوێکی استراتیژی و مێژووی و زۆر گرنگی هاویش کە بەڕاستی دنیای شۆک کرد کە ینی ڕاستەوخۆ بەدەم پەیامەکەی بەڕێز ئۆجەلانەوە هاتووە کۆنگرەی 12 خۆی گرێدا و لەناو کۆنگرەکەشدا بڕیاریە کە تێکۆشانی پەکەکە لەسەر ناوی پەکەکە و حرەکەتی پەکەکە ینی کۆتایی پێبێنێ و قۆناغێکی نوێ دەست پێ بکە و شەڕی چەکداری کۆتایی پێبێنێ. دواتریش بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا کە گروپێک نزیکەی 30 گەریلا جارێکی تر بۆ بەدەمەوە هاتنی ئەو پرۆسەیە و بۆ ینی بەدەمەوە هاتنی پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و ئەو پرۆسەیە کە بەڕێزیان پێشەنگایەتی بۆ ئەکات، بینیمان چەکیکانیان لەناو برد کە ئەمە نیشانی دنیایە کە گەلی کورد پێداگری لەسەر چارەسەری ئەکات، لەسەر ئاشتی ئەکات، لەسەر پێشخستنی کۆمەڵگەی دیموکراتی ئەکات. باسیشمان کرد لە ڕابردووە پەکەکە لە ماوەی ینی ئەم ساڵدا کە ئەم پرۆسەیە دەستی پێکردووە، لە ماوەی ئەم چەند مانگەدا توانی کۆمەڵێک هەنگاوی استراتیژی گرنگ بنێ، ینی کۆمەڵێک لە پراکتیکا نیشانی دنیاییە کە ئاشتی و دیموکراتی ئەوێت و لەو چوارچێوەیەشدا هەم کۆنگرەی پەکەکە لە مانگی گوڵاندا کە ئەنجامیدا کە تێکۆشانی چەکداری خۆی ڕاگەر و هەم لە هەمان کاتیشدا وەستاندنی شەڕ و دواتریش لە 11 تەمووزدا لەلایەن گروپێکی ینی گەریلاوە بە شێوەیەکی سمبولیک چەکداری خۆیان لە ناو برد. ئەمەش ینی نیشانی ئەدا کە کورد لەم ماوەیەدا چەند بە شێوازێکی گرنگ بەدەم ئەو بانگەوازیەوە چووە. بەڵام ئایا لە بەرامبەرە ئێمە هەرچەندە ئێمە کاتێککە سیرەکەی کۆمەڵگەی کوردی بە گشتی ترسێکیشی بە هەمان شێوە لا دروست بووە، چونکە تەنیا هێزێکی کە گەلی کورد بپارێزێت، تەنیا هێزێک کە ئەمڕۆکە پێداکری لەسەر پاراستنی گەلی کورد و وەگەلانی ژێردەست بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پەکەکەیە. بۆیە گەلی کورد حەقی خۆیەتی ینی ئەو ترسەی هەبێت کاتێکە
بۆ نمونە کە بینێ گەریلاکانی ئازادی کوردستان کە چەکەکانیان لە ناوە بن هەڵبەتە دەبێت بێگومان لەوە شتێ بگا کە ئەمە بە شێوازێکی سمبولیکە ئەمە لەلایەکی تریش بۆ نیشاندانی خواستی یاخود ئیرادەی ئەم گەلەیە بۆ بەرەو پێشچوونی ئاشتی لەلایەکی تریش پەکەکە یاخود ئەو تەفگەرە با بڵێن ئەو تەفگەرەی تەنیا هێزێکی چەکدار نییە بەڵکو بەر لەوەی هێزێکی چەکدار بێ لە هەمان کاتە هێزێکی سیاسی فکری ئایدۆلۆژی و کۆمەڵایەتی هەمەلایەنەیە لە هەموو مەیدانەکانە خەباتێکی بەرفراوان و مەزن بەڕێوە ئەباتواتە بەوەستاندنی چەک ئەو حرەکەتە ناوەستێ بەڵکو ڕێبەرۆ جەڵانیش باسی کرد لە پەیامەکەی خۆیان کە ئێمە یعنی ئەم هەنگاوی کە ئەینێن هەنگاوێکی دڵخوازانەی خۆمانەواتە بەخواستی ئەو حرەکەتە ئەو تێکۆشەرانە ئەو شۆڕژگێڕانە ئەم هەنگاوە هاویشراوە و یەکی تریش ئەم هەنگاوە لە میانەی لاوازی یا تەسلیمبوونەوە نییە بەڵکو لە میانەی بەهێزی ئەو حرەکەتەیە کە باوەڕی بەخۆی هەیە لە بواری لە مەجای سیاسی و دانووسان و گفتوگۆ و دیبلۆماسیشەوە یعنی و ئەو هەنگاوەی کە بۆ ئاشتی نراوە و هەتا ئێستا ئەو دیالۆگانەی کە بەڕێوە چون هەڵبەت لە ئیمرانی و لە شاندیدەم پارتی لەگەڵ لایەنی دەسەڵاتدارە هەڵبەتە کۆمەڵێک گەرانتی هەیە کە ڕێبەر ئۆجەڵانیش باسیەکە کە باوەڕی بە سەرکەوتنی پرۆسەکە هەیە بۆیە لەم ڕوانگەوە پێویستە گەلەکەمان بە تەواوەتی باوەڕی بە حرەکەتەی خۆی هەبێت کە بێگومان بە تەکبیرەوە بە پلانەوە بە بەرنامەوە هەر هەنگاوێک ئەینێ و دڵنیای لەوەی کە سەرکەوتوو ئەبێت بەڵام بەداخەوە هەتاوکو ئێستا لایەنی بەرامبەر کە دەوڵەتی تورکیایە نەمان بینیوە بە شێوازێکی جگەل لە گوتار بە شێوەی کردار هەنگاوی مەزن یعنی کۆمەڵە هەنگاوی بچووکینەوە بەڵام ئەو هەنگاوانە لە ئاستی پرۆسەکەیانی پێویست بۆ هەنگاوی مەزنتر برێت و ئەو هەنگاوانە گەلی کورد ناوێتی هەنگاوی مەزنە بن لەمە بەدووە چاوەڕێکرێت کە دەوڵەتی تورکیا و پێویستی شەکا کە دەوڵەتی تورکیا هەنگاو بنێ بە تایبەتی لە بواری گواستنەوەی پرۆسەکە بۆ یعنی بۆ پرۆسەیەکی یاسایی و هەنگاونان بە ئاڕاستەی ئازادکردنی زیندانیانە کە هەتا ئێستا بە حەزاران کورد لە چوارچێوەی پرسی سیاسیدا لە بەندیخانەکانی دەوڵەتی تورکیایە و لە هەمان کاتیشا بۆ ئازادی ڕێبەرا بۆکە مەرجێکی سەرەکی ئەم پرۆسەیە کە گەلی کورد جەختی لێ ئەکاتەوە پێویستە ڕێبەرەکەی کە پێشنگاتی بۆ ئەم پرۆساکە ئازاد بکرێ هەتا ئێستاش ڕێبەرا بۆ ئازادبوونی هیچ هەنگاوێک نەدراوە لەلایەکی تریش کۆمیسیۆنێکە بڕیارە پێک بێ لەناو پەرلەمانەوە ئەو کۆمیسیۆنە بتوانێت لەناو پەرلەمانە هەنگاو بنێ بە ئاراستەی گۆڕینی یاسا و دەستوری دەوڵەتی تورکیا کە هەتاوەکو ئێستا ئەو دەستور و یاسایە لەسەر بنەمای نکۆڵیکردن لە گەلی کورد نکۆڵیکردن لە مافەکانی گەلی کورد و گەلانی تری تورکیا بنیادنراوە و لەسەر ئەساسێکی فاشیزم دروست بووە کە تاگنەتەوە تاک ئاڵا تاک زمان و هەموو ئەمانە پەیڕەوەکرێ پێویستە و یاسایانە گۆڕانکاری تیا بکرێت بۆیە کۆمەڵێک شەرت و مەرج هەیە پێویستە دەوڵەتی تورکیا هەنگاوی بۆ بناتە ئێستا بەداخەوە نەمابینەوە وەکوتر هەڵبەتە بیرمان نەچێت دەوڵەتی تورکیا بەتایبەتی ئەردۆغان لە ڕۆژانی ڕابردوودا لە دوای 11 تەمووزەوە گوتارێکی پێشکەش کرد ئەم گوتارە چەند جارێک باسی لەوە کرد کە دەوڵەتی تورکیا لەمە بەدوا دەوڵەتێکی هاوبەشە و گەلی کورتیا ژی و پێویستە برایەتی نێوان گەلی کورد و گەلی تورکیا پێش بخرێ و دانی بە هەندێک هەڵی خۆیان دانەکە هەڵی گەورن لەوەی کە هەتاوەکو ئەمڕۆکەم ڕێگان نەداوە کورد بە زمانی خۆی قسە بکە و گەلی کورد کاتێ داخوازی مافەکانی خۆی کردو ئەوان هاتوون زیندان و لەناوبردنیان بەتایبەتی زیندانیان هەڵبژاردووە کامانە وەکو هەڵی خۆیان پێناسەی کرد ئەم دان پیانانەشتا جێگەی ئومێدە لەمە بەدواش مان چاوەڕوان نەکرێت کە چاوەڕوانی هەنگاوی مەزنتر لایەن دەوڵەتی تورکیا وەکرێ بۆ ئەم پرۆسەیە کە پێویست دەکات بێگومان ئەمە لە پێناو پاراستنی دەوڵەتی تورکیا بۆ خۆشان پرۆسەیە ئەگەر دەوڵەتی تورکیا یعنی بیرمان نەچێت ئەگەر دەوڵەتی تورکیا هەنگاو بۆ ئەم پرۆسەیە نەنێت
ئەوە دەوڵەتی تورکیا خۆی لە بەردەم مەترسیەکایە لەناو ئەو شەڕ و ئاڵۆزیانەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوێتەوە. بۆیە دەوڵەتی تورکیا لە بەردەم ناچاریەکایە بە ئاڕاستەی چارەسەری پرسی کورد و ئەمەش بە ئاشکرا دیارە بە تایبەتی هەم لە قسەکانی ئەردۆغان هەم لە قسەکانی باخچەلیش پێشووتر باسی لەوە کرد کە ڕێگە نادێن ئەم پرۆسەیە تێک بچێ، ڕێگە نادەین دەسوەردان لە دەوڵەتی تورکیا بکرێەوە شەڕ بگاتە تورکیا و ئێمە ئەمانەوێ چارەسەری پێش بخەین. یعنی ئەمە لە کاتێکدا کە ئەوان بۆ خۆیان هەمیشە شەڕیان هەڵبژاردبوو لە ڕابردووە. ئێستا ئەم هەنگاوانەیان یاخودەم وتارانەی کە ئەیبینی و ئەم هەنگاوەشی پرۆسەی کە دەستی پێکردووە ینی نیشانیەدا کە کورد لە پێگەیەکی بەهێزدایە و ئەو تێکۆشانەی کە کردوێتی تێکۆشانێکی سەرکەوتوو بوو توانیوێتی دەوڵەتی تورکیا ناچار بکات کە لەسەر مێزی گفتوگۆ بێ لەگەڵ کووردا بۆ چارەسەری پرسەکەی هەنگاو بنێ. یعنی لەبارەی بردومانی دەوڵەتی تورکیا هەتا ئەمڕۆکە کە درێژەی هەیە ئەمە ینی لایەکی تری بابەتەکەیە کە ینی کاتێک کە ئەڵێن دەوڵەتی تورکیا هەتاوەکو ئێستا بە گوێرەی پێویست بەدەم ئەو پرۆسەیەوە نەچووە هەنگاوی نەهاویشتووە بەشێکی پەیوەندی هەیە بەو یعنی هەڵوێستانە و کردارانەی دەوڵەتی تورکیا کەیبینین بە تایبەتی لە پرسی بردومانکردنی خاکی باشووری کوردستانە و ئەوەی کە دەیبینین ینی ناکرێت دەوڵەتی تورکیا لایەک باس لە پرۆسەی چارەسەری پرسی کورد بە ڕێگەی ئاشتی بکاو لە لایەکی تریش باشووری کوردستان یاخود با بڵێن گەریلاکان و گەریلاکانی ئازادی کوردستان و گەلی کورد بردومان بکاو هێرش بکاتە سەری. ئەمە دووفاقیەکە هەڵبەتە هەر لە سەرەتای پرۆسەکەەوە هەتاوەکو ئێستا ئەم هەڵوێستانەی دەوڵەتی تورکیا هێرش و بردومانانەی بەردەوامی هەبووە. یعنی لە سەرەتاشەوە ڕێبەرابوو لە پەیامەکانی سەرەتاشا دیاری کرد دەکرێت لەناو ئەو دەوڵەتەیە کۆمەڵێک کە بەرژەوەندیان لەگەڵ شەڕایە لەگەڵ درێژەدانە بە شەڕ دش بە پرۆسە بن. یعنی لە ڕابردووشدا ئەمە بینراوە بە تایبەتی لە کاتێکا کە چەندین ئاگربەس لە دوای ساڵی نەوەتەکانەوە کە گەلی کورد دەست پێشخەری بۆ کۆمەڵێک ئاگربەس کرد لە بێناو چارەسەری پرسی کورد بە ڕێگەی ئاشتی و دیالۆگ هەمیشە لەناو دەوڵەتە هێزێک هەبوونیان کۆمەڵێک هێزی ڕێخستن کراو هەبوون هەم لە ئاستی سوپاڵ هەم لە ئاستە جیاجیەکانە کە دش بە پرۆسەی چارەسەری و ئاشتی بوون هەمیشە هەڵی تێکدانی پرۆسەکان کردووە حتا گەشتوەتە ئەو ئاستەی کە سەرۆک کۆماری تورکیان لەناو بردووە لە ڕابردووە. بۆیە لە ئێستاشا ئێمە ئەبینین هەرچەندە زەعیفتریش بن لە ڕابردوو بەڵام دەبینین کە هێشتا یعنی ئەو هەڵوێستانەی کە دەوڵەتی تورکیا ئەنجامی دەدا بە تایبەتی ئەو هێرشانەی کە ئەنجامی ئەداوە سستی بەڕێوەچوونی پرۆسەکە نیشانی ئەدا کە هێشتا لەناو دەوڵەت و هێزەکانی دەوڵەتی تورکیادا هەن کە لە دژی ئەو پرۆسەیەن و هەوڵەیەن تێکی بن سەر نەکەوێت. بەڵام بێگومان دەبێت یعنی ئەم ئێمە ئەزانین کە شەڕی بینی دەوڵەتی تورکیا و گەلی کورد شەڕێکی سەدان ساڵەیە و لە بەرامبەر هێزی ئازادی خوازی جوڵانەوەی ئازادی خوازی کوردیشدا کە نزیکەی چەند ساڵە بە بەردەوامی شەڕی ئەسکەری هەیە، یعنی بە بەردەوامی شەڕی لەشکری هەیە. بۆیە یعنی تۆ بتەوێت لە ماوەیەکی کورتە هەموو شتێک کۆتایی پێبێ و پرۆسە ئاشتی بەتەواوی سەرکەوتوو بێ، ئەمەش یعنی تقریبا خەیاڵاویە. بۆیە بێگومان هەنگاو بە هەنگاو یعنی پرۆسەیەکی دەمدرێژە درێژخایەنە و هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشەوە. هیوادارین ئیتر ئەم ینی هێرشانە نەبنێنێ ڕابگیرێ وەکو مەرجێکی سەرەکی پرۆسەکە دەستنیشان بکرێت کە دەوڵەتی تورکیا ناکرێت لەلایەک هێرش بکات، ناکرێت لەلایەکی تریش دەبێت جددی بێ لەگەڵ پرۆسەکەیە. ئێمە پێمان وایە ئەم بەڕای من پرۆسەی کە دەستی پێکردووە یعنی ئەگەری سەرکەوتنی زۆر زۆرە، ئەمە لەلایەکی تریش ئەگەر سەرکەوتوش نەبێت گەلی کورتێدا زەرەر ناکە. گەلی کورد نیشانی دنیایدا کە ئەو لەگەڵ پرۆسەی چارەسەری پرسی کوردە بە ڕێگەی ئاشتی ئەوە کە لەسەری بوو بەرەوپیری چوو و هەنگاوی بۆ هاویش و پابندبوونی خۆی بە ڕێبەرەکەی نیشاندا و پابندبوونی خۆی بە
پرسی چارەسەری ئاشتیانە نیشانی جیهاندا ئەوەی کەمایەوە تۆپەکە لە ساحەی دەوڵەتی تورکیا. ئەگەر دەوڵەتی تورکیا هەنگاوی بۆ نەهاوێژێت و پرۆسەکە شکست پێبێنێت، ئەوە دنیا ئەزانێت کە دەوڵەتی تورکیا لە دژی ئاشتیە، لە دژی چارەسەریە و ئەم یعنی ئەتوانین بڵێن ئەمە زیاتر بۆ جیهان ڕوو نەبێتەوە لە لایەکی تریش دەوڵەتی تورکیا کەوێتە ناو شەڕێکی بەرفراوانەوە کە زەحمەتە بە ئاسانی لێ دەرباز ببێ. پرۆسەی ئاشتی و چارەسەری دیموکراتی کە دەستی پێکرۆ بە دەست پێشخەری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەبێ بۆ هەموو دنیا بۆ گەلی کورد بە تایبەتی ڕوون بێ، بۆ باشووری کوردستان ڕوون بێ. کام پرۆسەیە تەنیا پەیوەست نییە بە چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان، بەڵکو پرۆسەیەکە بۆ چارەسەری پرسی کورد لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، واتە سەرگرتنی ئەو پرۆژە و سەرکەوتنی ئەبێتە گەرانتی چارەسەری پرسی کورد، یاخود با بڵێن پاراستنی دەستکەوتەکان کە لە باشووری کوردستان هەن، کە لە ڕۆژاوای کوردستان هەن، و ئەبێتە هۆی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش دەستکەوتی گرنگ بەدەست بێ و لە ڕووباکووری کوردستان بە هەمان ڕەنگ، واتە پرسی کورد بە تەواوەتی دەچێتە پێشەوە و لە هەر چوار بەشی کوردستان کورد سەرکەوتن بەدەستهێنێ. بۆیە گرنگە لەم قۆناغەیە هەموو لایەک بەرپرسیارەتی خۆی هەڵگرێ. بە تایبەتی ئێمە خۆشبەختانە دەبین ڕۆژاوای کوردستان ینی هەر لە سەرەتاوە زۆر پابەندبوونی خۆی بە پرۆسەکەوە ڕاگەیاند و پێشوازێکی گەرمی لە پرۆسەکە کرد و دەتوانین بڵێن ئەو ئەرکانەشی کە کەوتوتە سەرشانیان بە شێوازێک جێبەجێیەکەن ڕۆژانە، و باشووری کوردستانیش لەم ڕوانگەیەوە ئینسان دەتوانێت بڵێ هەندێک بەرەو پێشوونی گرنگ هەیە کە دەبین پێ بە تایبەتیە لە سەرەتاوەکە وەفدی ئیمرالی هاتە باشووری کوردستان و بینیمان لەلایەن پارتی دیموکراتی کوردستان، کێتی نیشتیمانی کوردستانەوە پێشوازیان لێکرا و سەرۆکایەتی هەرێمی کوردستان پێشوازی لێکرد. هێزە سیاسیەکانی باشووری کوردستان، کۆمەڵگەی باشووری کوردستان چالاکوانان هەمیشە هەر لە سەرەتاوە باسییان لەبۆ کرد کە ئەوان هەموو پاڵپشتە بن بۆ چارەسەری ئاشتیانەی پرسی کورد بۆم پرۆسەی کە دەستی پێکردووە. و لە ڕۆژانی ڕابردووشدا بینیمان لە 11 تەمووزدا ئەو بەشداریکردنە بەرفراوانە و ئەرگرتنە سەرشانیان لەلایەن هێزەکانی باشووری کوردستانەوە مانەش جێگی خۆشحاڵین. بەڵام لە پاڵەمەدا هەڵبەتە ئەرکەکان لەوە بەرفراوانتر و زیاتر پێویستە هەڵبگیرێ، بە تایبەتی لە پرسی دروستکردنی کۆنگرەی نەتەوەی کوردستانەوە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش هەر لە سەرەتاوە بانگەوازی کرد کە دەبێت کورد بە شێوازێکی زۆر ئاوارتە بەپەلا کۆنگرەی خۆی ببەستێ، کۆنگرەی نەتەوەی ببەستێ، کورد ببێتە خاوەنی استراتیژیەکی هاوبەش و سیاسەتێکی هاوبەش پێکەوە هەنگاو بۆ چارەسەرەکان بنرێ و پاڵپشتی ئەم پرۆسەیە بکرێ. یعنی کۆمەڵێک لەو چوارچێوە ئەرکی گرنگەکەوێتە سەرشانی بە تایبەتی باشووری کوردستان و هەر بۆیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش داواشی کرد هەتا سەرکردەکانی باشووری کوردستان لە پاڵەوانی ڕۆژاوای کوردستانی شار ببینێ. ئێمە بینین لە باشووری کوردستان ئێستا کێشەی گەورەمان هەیە لەگەڵ عێراقا، قەیرانی گەورەی ئابووری سیاسی هەیە لە باشووری کوردستانە، هێرشی بەردەوامی دەوڵەتی تورک هەیە بۆ سەرخاتی باشووری کوردستان، داگیرکارێکی فراوانی دەوڵەتی تورکیا هەیە و ڕۆڵی هەیە لەم قەیرانانەی کە لە باشووری کوردستان لە بواری سیاسی و ئابووری و ئەمانە پێشکەوتون. بۆیە ئەگەر باشووری کوردستان بێوێت چارەسەری تەنانەت پرسەکانی باشووری کوردستان لەگەڵ عێراق و لەناو خۆی باشووریش بکە، دەبێت پابەندبوونی خۆی و هاوکاریەکی زۆر لەوە گەورەتر و بەهێزتر لەگەڵ پرۆسەکە پیشان بدە و تەنانەت ئەو کۆنگرەی نەتەوەی کە باسەکرێ باشووری کوردستان ئەرکی خۆی جێبەجێ بکە و بتوانن ئەو کۆنگرەی بەسەر بخەندە. یعنی لە دەرەوە ئێمە کورد ڕێگایەکی تری نییە، گەلی کورد بۆ ئەوەی بتوانێت لەم 100 ساڵەیە مافەکانی خۆی بەدەست بخات و بتوانێت ڕۆڵ یعنی با بڵێن سوود لەم ئاڵوگۆڕانە وەربگرێت کە هەیە لە ناوچەکەیە، دەبێت حتمەن پەیوەست بێ بەم پرۆسەیە ئەم پرۆسەیە بگەێنێتە سەرکەوتن.